شتێکەیە ئێستا لقێکی نوێ لە دەروونزانی پێڵێن دەروونزانی ئەرێنی علمی نەفس الئیجابی مثلا پۆزیتیڤ سایکۆلۆجی ئێستا ئەو دەروونزانەکان خاستان زانایە کە بەناوی سلیگمان هەتا ئێستا ماوە دەروونزانی ئەمریکیە ئەڵێ ئێمە با نین لە خاڵە لاوازەکانی ئینسانە و دەست پێ بکەین ڕق و کینە و تۆڵەسەنەوە و نەخۆشیە دەرونیەکان و هەڵچوون و شەرم و نادە ئەڵێ وەرە با لە خاڵە بەهێزەکانەوە ینی لە جیاتی ئەوی مناڵەکانمان فێرکەین تەبەنەمە کاڵی مناڵەکانمان فێرکەین ئەبێ هەموو کۆمەلگا خێزان وابێ خۆ نابێ مناڵەکەی من و تۆ بەس لێبور دەبێ بەڵام چواردەورەکەم هەموو ئینتیقام کاتەوە یکواتێ ئێمە فەوتێن لەو کاتەیە ئێمە باسی ئینسانەکەین باسی کۆمەلگاکەین باسی من خێزانەکان ئەگەر هەر یەکێ لە ئێمە من و تۆ هەموو ئەو بینەر و بیسەرانە هەر لە مناڵی و مناڵەکانمان فێرکەین کە مناڵی دراوسێ لێ ئەیە بڵێ تۆڵەی خۆمەکەرەوانێ با قسە لەگەڵ باوکی بکەین لە قسە دایکی بکەین با مناڵەکە بانکەین داوای لێبوردن کە پەشیمان بێتەوە بەم شێوەی ئێمە ئەتوانین وردە وردە لە ڕێگەی پەروەردەوە اینجا هەمانش دەبێت لە باخچەی ساوایان اینجا هەمانش لە قوتابخانەی بنەڕەتیەکان بێ ئەگەر بەم شێوە مناڵەکانمان فێر کرد لە جیاتی مناڵە پاشخولێکی لێ دەوچێ پاشخولێکی لێ بگرێتەوە ئەو تفێکی لێکاویش تفێکی لێ بکاتەوە ئەو شەقی تێڵاژێ شەقیلەکە پێ بڵێن کاکە نەیزانی وەرە داوای لێبوردنی لێ بکەمیش گەدنی ئازاکات ئەگەر هەمومان وامانکەیت شەڕ لە کوێیەت خۆی بەکەینە دنیا و گورگرین بەڵام کێشەکە لە چی هەیە کێشەکە لە ئێمە خێزانە لە ئێمە قوتابخانە خوێندنگاکانە هەیە کە مناڵەکەی من لێ ئەیەن منی ژەڵم بڕۆ خۆتۆ زعیفەنی بۆ ئەگری بڕۆ تۆڵی خۆکەرەوە شەقی تێڵای دوی تێ هەڵەرە ئەمە کێشەکانە ئەگەر ئێمە بمان توانایە لە ژینگەیەکی وامان خوڵقانە لە ناو ماڵە دایک و باوکەکانمان ئەوەندە ڕۆشنبیر کردایەوە تۆ عینەشت وا مناڵەکەڵی بەڕێزیان بەمەشت ئەمان بەمشە ئەیتر خۆلی کوێوەیە هەمومان تەواو فێرکراین لەڵین گفتوگۆ بکە لەگەڵای بڵێ بۆ واوکرد بۆ پاشقول لێگەێتم شتەکە چکە هیچ ڕفتارە هیچ سلوکیە لە لای مرۆڤ بەبێ دافع پاڵنەر نییە سەبەبێ ئێمە گە دەستنیشانی سەبەبی کێشەکە هۆکارەکەمان کرد و ڕێگە چارەمان بۆ دانە تەواو شتەکان بەڵام من بەداخەوە ئەڵین تۆڵی لێ بکەرەوانێ شەقی تێڵی تۆ دوو شەقی تێڕەوە جێگەی قوزەڵ سندان قوزەڵ قورتە نازان ئیتە ئەمەیە وردەوردە ڕقوچینەکان فەراسێنن